بۆ هەمە سەشنکردنی سەرچاوەکانی داهات ئامانجی حکوومەت ئەوەیە کە لە ڕێگەی کشت و کاڵ و کەرتەکانی دیکەوە ئابووری هەرێمی کوردستان هەمە سەشم کات بە تایبەتی لە ڕووی سەرچاوی داهاتەوە دیارە لە هەرێمی کوردستانیش کە خاکێکی بەپیتی هەیە بۆ کشت و کاڵیکردن و دەستی کاری کارامەشی هەیە لەو بارەدا کە چۆن بتوانین لە ڕێگەی کشت و کاڵەوە ئێمە بتوانین سەرچاوەکانی داهات هەمە چەشم بکەین بتوانین کەتی کشت و کاڵ زیاتر پێش بخەین بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دکتۆر زیدا محەممەد کەریم بەڕێبەری گشتی پلاندانن بەدوەداچوون لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵمانە لە ستۆدیۆ خات و زێدا زۆر بەخێر بێ وەزارەتی کشت و کاڵ پلانی داهاتوی چییە بۆ پێشخستنی ئەو کارتە؟ بەڵێ من سەرەتا بەوە دەست پێ دەکەم کە باڵێ لەگەڵ هەمە هاوتەریب لەگەڵ بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاماژەتان پێدا هەمە چەشنکردنی ئابووری کوردستانە و لەوانش پشت بە کشت و کاڵ ببەسرێتن تەبعاً بۆ ئەوەی کە ئابووریمان هەمە چەشن بکەین لە ڕێگەی کشت و کاڵەوە پێویستە بۆ وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ زەمینەی بۆ ئامادە بکەین وەکو پلان و زەمینەکانیش باڵێ دەتوانین دابەشی بکەینە چەند جۆرێکەوە لە ڕووی کارگێڕی و یاساییەوە دەبی زەمینە فەراهەمکەن بۆ پرۆژە کشت و کاڵیەکان لە ڕووی سەرچاوی ئاو و خاکەوە هەر هیچ پرۆژەیەکی کشت و کاڵی بەبێ ئەو دوو باڵێ مادەیە ناکرێتن و هەروەها لە ڕووی دابینکردنی زانیاری و هەروەها ینی پێشخستنی کشت و کاڵ لە زانیاری کشت و کاڵی ڕێنماییکردنیان و ئاشناکردنیان بە تەکنۆلۆژیای نوێی کشت و کاڵی خات زیدایانی هەموو وەزارەتێک پلانی خۆی هەیە بۆ نمونە ئەو ڕۆژە بەڕێبەری گشتی وزە نوێ بۆەکانی کارەبا لەگەڵمان وتی پلانی 6 ساڵمان هەیە بۆ پێشخستنی کەرتی کارەبا ئێوە وەکو وەزارەتی کشت و کاڵ پلانی درێژخایەن و کورتمەوداتان هەیە بۆ ئەوەی بتوانین کەرتی کشت و کاڵ پێش بخەین خۆی وەکو پلانی 5 ساڵە باڵێ ئێمە دیدگامان هەیە دیدگای 10 ساڵەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو بابەتەکان لە ناویشیاندا کەرتی کشت و کاڵە کە لەوێژدا ئاماژە بەوە دراوە کە چۆن بتوانێت لە ڕێگەی کشت و کاڵەوە ئابووری کوردستان بەرەو پێش بخرێتن ئیتر لەو دیدگایەدا کۆمەڵێک خاڵ و بابەتی تێدا هەیە کە ئەو کاتۆگۆریانی کە باسم کرد کە پێویستە زەمینە سازی بۆ بکرێت جێی هەموو ئەو خاڵانە کرایتەوە بە وردی و بە تەفسیلە هەنگاوی یەکەم یاخود قۆناغی یەکەم چۆن دەست پێ دەکرێت چۆنتان دەست پێ کردووە چیکەن دەتوانین بڵێن پێشتر کەرتی کشت و کاڵ گرنگێکی ئەو های پێ نەدراوە بەڕاستی و ئەگەریش کرابێتن شتێک بە باڵێ بە بەرنامە داڕێژراوی نەبووە لەوانەیە لە هەندێک بواردا شتی گەورە کرابی بەڵام دواتر کە کابینەکان گۆڕاون و وەزیرەکان گۆڕاون یان بەڕێوەبەرە گشتەکان گۆڕاون لە قۆناغێکدا ڕاوەستاوە ئەوانی تر کەواتە یەکەم شت باڵێ پێویستە پلانی درێژخایەنمان هەبی و کار لەسەر ئەو پلانە بکرێ لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی جێبەجێکردنی پلانەکەدا چاودێری ڕێژەی ئەنجامدانی ئەو پلانانە بکرێتن ینی ڕێژەی جێ ئایا گەیشتونێتە ئەو ئامانجانێک کە دەمانوێت لە کەرتی کشت و کاڵدا ئێمە هەوڵی بۆ دەدەن و ئەگەر گەیشتونە باشە ئەگەر نەگەشتونە کێشەکان لەکوێنە بۆ ئەوەی چارەیان بکەین باشە هەر لەم کابینەیە بڕیاری دامەزراندنی بە بازارکردنی بەرهەمی جوتیاران درا چەند پرۆژێک ئێستا لە جێبەجێکردن هەندێک لە پرۆژەکانیش ئێستا بەرهەمیان هەیە ینی جوتیار یاخود بەرهەمی کشت و کاڵی خۆماڵی پێویستی بەچی هەیە بۆەوەی بتوانین پێداویستی ناوخۆ پڕ بکەینەوە و هەوڵی یۆش بدەین بە بازاڕیش بکەین خۆی وەکو پێداویستەکان ئاماژەم پێدا یەکەم دەتوانین بڵێن لە کێشەکانەوە دەست پێ بکەین کێشەی ئێستا چیە دنیا گۆڕاوە کشت و کاڵ گۆڕاوە کەش و هاوا گۆڕاوە ئێمە ئەو جۆر کشت و کاڵی کە 50 ساڵ پێشتر یان 100 ساڵ پێشتر باو باپیرانمان ئەنجامی داوە پێویستە پێداچوونەوەی پێدا بکرێتن هەم لە ڕووی زەویەوە هەم لە ڕووی شێوازی دابینکردنی ئاو هەم لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئێستا ئەو شتانەی کە پێشتر 100 ساڵ 50 ساڵ پێشتر بەکاردێ لە ڕووی تەکنۆلۆژیاوشتی نوێتر هاتۆتە گۆڕێەوە لەبەرەوە هەر وەکوتم پێویستە ئەو شتانە دابین بکرێتن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر جدی دراوە بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆ و هەر لە هەمان کاتە دۆزینەوەی بازار بۆ بەرهەمی ناوخۆ دەتوانین بڵێن لە هەندێک نمونە دەهێنمەوە لە کەرتی باڵێ باغداری و دارستان و پاوەند لە باڵێ بەرهەمهێنانی پەتادەدا ئێمە گەشتوونەتە ئاستێکی زۆر زۆر باش لەگەڵ ئەوەی کە بەرهەمی پەتاتە ئینتاجی زۆر بووە لە هەمان کاتدا چەند کارگەیەکی دامەزراندنی جبسی پەتاتەشی بۆ کراوە بە پیشەسازی کراوە کەواتە دەبی تۆ
کە فکر لە زیادکردنی بەرهەمی ناوخۆ دەکەیەوە ئەو هەموو بەرهەمە لە یەک کاتە ناتوانرێ بخڕێتە بازارەوە لە هەمان کاتە هاوتەری بیر لەوە بکرێتەوە کە ئەم بەرهەمە چۆن بە پیشەسازی بکرێتن بازاری بۆ بدۆزرێتەوە و بیر لە ڕێژەی تێکچوونی بکرێتەوە هەموو بەرهەمەکان ناتوانرێ بەخاوی بۆ مدەیەکی درێژەڵ بگیرێتن پێویستە بە پیشەسازی بکرێت بۆ ئەوەی تەمەنی مانەوەی بەرهەمی کشت و کاڵی باشە ئێستا ئێمە ئەو دووەم ساڵە لە 2 ساڵی ڕابردوو با بڵێن وشکە ساڵی زانێکی زۆری بە جوتیار گاندیان وەکو باسی تەکنۆلۆژیات کرد ئێمە دا بوونی گرین هاوس و خانووی پلاستیکی خانووی شەی با بڵێن کشت و کاڵی چ قۆناغێکمان بڕیوە و تا چەند ئێوە پلانتان هەیە بۆەوەی لە گرین هاوسەکان ینی هاوکاری جوتیار بکرێ هاوکاری خاوەن پرۆژە بکرێت لە خانووە پلاستیکەکان یان خانووە شوشەیەکان گەشتینەتە ئاستێکی باش 19,000 زیاتر لە 19,000 خانووی پلاستیکی و شوشەیمان هەیە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵێ بەرهەمیان هەیە و دەخرێتەوە بازارەوە بەرهەمەکانیان بەڵام هەندێکیان تایبەتن با بڵێ هەندێکیشان لە ئاسانکاری بۆ دەکرێتن لە ڕووی دابینکردنی زەویەوە لە ڕووی دابینکردنی پێویداویستەکانی دامەزراندنی ئەم پرۆژانەکە لێخۆشببوونی گومرگی بۆ دەکا حکوومەت ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ داوا دەکەین کە لێخۆشببوونی گومرگی بکرێت بۆ ئەو مادانێکی پێویستە ئەم پرۆژانەی پێدا بمەزرێتن هەیە پێم وا بێ لێخۆشببوونی گومرجی هەیە بۆوانێک کە دانێ پرۆژە بینیان کەرستەی خام بەڵێ پرۆژێک کشت و کاڵیەکان باشە لەبارەی دابینکردنی زەوی کشت و کاڵی بۆ پرۆژەیەکی کشت و کاڵی ئەو بربەستانە چین کە وای لە وەزارەت کردووە کە بۆ نمونە خاوەن کارگەیەک یاخود وەبارهێنەرێک بیەوێ کارگەیەک دروست بکات کشت و کاڵی بێ بەڵام زەویەکەی بۆ ناکوژێنەوە پێم وابێ و کێشێش هەیە لە وەزارەت یەک لەو کێشانێکە وتم لە ڕووی کارگەری و یاساییەوە دەبیکاری بۆ بکرێتن وڵی بابلەی ئەوە ئیشی بەڕێبەری گشتی زەوی وزارە من ناچمە ناو تەفاسیلی ئەمان بەڵام پلانن بەڵێ ئەکێت وەکو پلان ینی ئیشی ئێمەشەکە بابلەی چەند پرۆژەمان هەیە هەندێک جار هەندێک پرۆژە دێ داوا دەکرێتن لەوانەیە لە توانای ئێمەدا دەرچوبی ینی با بڵێن گەشت بینە ئاستێکی باش پێویست نەکە چی دیکە ئێمە مۆڵەت بەو پرۆژانە بدەین کە داوای زەوی دەکەن یان بە تایبەت ینی لێدانی بیر لەگەڵ لە کوژانەوەی زەوی هەندێک جار هاوتەری بێ لەگەڵ یەکتری هەندێک زەوی هەیە مۆڵەتیان نیە یان مڵکایەتیان نییە ئەو کێشانەمان زۆرە بەڕاستی لەبارەی خەرجی جوتیار یاخود خاوەن پرۆژە زۆر ئەوانەی کە پرۆژەی بچووکیشان هەیە گلەی لە خەرجی زیادە دەکەن کارەبایە سوتەمەنیە ئێوە تا چەند دەتوانن لە ڕێگەی ئەمەوە پاڵپشتی جوتیار و خاوەن پرۆژەکان بکەن بەڵێ خۆی هەروەکو لێخۆشببوونی گومرگی پرۆژە کشت و کاڵیەکان دیاریکراون کامە پرۆژە بە پرۆژەی کشت و کاڵی دادەنرێتن لە ڕێگەی وەزارەتی کارەبا و وەزارەتی دارایی هەم بۆ لێخۆشببوون لە پارەی کارەبا یان کەمکردنەوەی نرخەکە و لێخۆشببوونی گومرگی ئێمە دایم ئاسانکاریان بۆ دەکەین و نووسراوەکانیان بەرز دەکەینەوە بۆ لایەنی پەیوەندیدا هیچ پلانی نوێتان هەیە بە تایبەتی ئەو هەواڵی هەمان بوو لەسەر قەرزی کشت و کاڵی لەلایەن بانکێکەوە ئەمە تا چەند پێشخراوە تا چەند سوودی هەیە بۆ جوتیار بەڵێ ئەف بێگومان سوودی دەبی بۆ جوتیاران بۆ نمونە بە تایبەتی ئەو گەنجانەی کە تازە بابلەی دەیانەوێ خۆیان پێ بگەینن لە باری کشت و کاڵیەوە ئەم بانقێکی حکومی نییە بانقێکی بابلەی تایبەتە کە بەڵام ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ تەنها پشگیری دەدەینە خاوەن پرۆژە لەبەرەوەی هەڵسەنگاندن بۆ جۆری پرۆژەکە دەکەن ئایا لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی وەزارەتمان دەگونجێ لە ڕووی زەویزارەوە لە ڕووی دابینکردنی ئاوەوە هەموو یاسا و ڕێنمایی پرۆژەکانیان ینی بەوردی دەخوێنینەوە و اینجا پشگیریەکیان دەدەینێ بۆ بانقەکە گەرنا بانقەکە بانقێکی تایبەتە حکومی نییە بەڵام دەتوانین بڵێن ینی بە ڕێژەیەکی زۆرهانی گەنجان دەدا بۆ پرۆژە مامناوەند پرۆژەیەکی نوێ هەیە کشت و کاڵی پرۆپۆزەلێک هاتبێیان مەبەستان چۆن پرۆژەی کشت و کاڵی پرۆژەی کشت و کاڵی دایم هەیە و ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کە دایم نوێگەری بکەین لە کارتی کشت و کاڵدا باشە دکتۆر زێدا محەممەد کەریم بەڕێبەری گشتی پلاندانان و بەدوەداچوون وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو زۆر بەخێر بێت سپاس دەکەم.